بابچینە ئەو خزمەت ئەم فەرمودەیە ئەمە فەرمودەی صحیحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە صحیحی ئەدەب المفرد ئیمامی بوخاریدا بە ژمارە فەرمودەی 99 هاتووە لە سیلسیلەی ئەحادیثی صحیحەی ئەلبانیدا بە ژمارە فەرمودەی 190 هاتووە دەفەرمێ عن أبي هريرة صحابي بايبرز أبو هريرة بمان دجارتوا قيل للنبي صلى الله عليه وسلم يا رسول الله لخدمت پیغمبر الصحابة دانشون باسي خلق يكرا باسي آفرت يكرا وتيان إن فلانة تقوم الليلة براستي آفرت يكي لفلان قرقو مالو شوينا براستي أهل الشونويش أخي بخوش شونويش كسي مردي دوه تۆ لە هاوین و لە زستانە لە سەرما و لە گەرما لە شەوی درێژ و کورتە هەستی پێش نوێژی بەیانی لە نیوەی شەوا بە خەبەربی لەسەر بەرماڵ بی سوزدە بۆ خوابەری شەو نوێژ یعنی ئەم ئافرەتە نەک هەر نوێژی فەرزی قەت نافەوتێ عوزرە شەرعیەکانی ئافرەتانی لێ دەرکەی قەت نوێژی فەرزی نافەوتێ ئەو کاتانەی کەوا نوێژ بۆ ئافرەت حەڵاڵە نوێژی سونەتی پێش نوێژ و دوای نوێژەکان هەمووی دەکا شەو نوێژیشی هەیە وتصوم النهار أي پیغمبری خوا صلی الله علیه و سلم أو واجب شرعی نبک لسری لابردو همو روزوکان دگره أمجا همو دو شمو پیان شما بر روزوا همو زور بين روزوکان روزی سنتیش دگره خلق همو شاهدی بودا وتفعل كالي چاكي زورا وتصدق زورش خير خوازه ماستو كشكو أي هيتي ديدا بدلو دراوسي أوانش بەڵام حیف یەک صفەتی خراپی هەیە چاولێ نەک هەر نوێژ خوێنی فەرزەکانە شەو نوێژی شەوانیش دەکا بەڵام تؤذی جیرانەها بلیسانیها ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر ئازاری دراوسێکانی بە زمانیەدا دزیان لێ ناکە بەڕێزم ماڵیان ناخوا بەردیان پێدا نادا پیسی ناخاتە بەردمی دەرگای دراوسێکەی بەس بە زمان ئازاریان دەدا زمانەکەش چۆنە کاتێک کە باسی دراوسێکان بکرێکی بڵێ ئەرە ئەو دراوسێکانت چۆنن ئیتر خۆی بەسەریان هەڵەکێشێ بەخوا پیاوەکەشیان باوەڕ ناکەم نوێژ بکات جای ئافرەتەکانیان ئەزانی کچەکانیشیان سفورن ئەوە لە دڵسۆزی نییە بۆی کە خەمی بێداخۆ سفورن یان حیجابن یعنی ئازاریان دەدا دەیەوێت بیان شکێنێ خۆی بەسەریان ناڕادا کابرا کاسپی زۆر بکە ئەڵێ کورە بەخوا پیاوەکەیان نازام ژنەکەی وای لە کردوەچی خۆشە و ڕۆژی سراحەتی نییە کاسپی نەکاڵە خوا ئازانە پاریان لە کوێوە بەدێ کوڕە خۆ پیاوە لە ژوورە دانیشتووە ئەمە تۆ بیبیستێ و ئازاری پێدەخۆی واتە ئازاری دراوسێکانیەدا بە زمانی ئازاری دراوسێکانیەدا بە پرسیاری زۆر جا بەڕێزان دراوسێ هەر ئەوە نەدی ماڵەکەت بە ماڵیەوە بێ دراوسێتی ماڵ بە ماڵ ئەوە هەمیشەیە کۆمەڵە دراوسێتیە کاتیە تۆ داری وایە دراوسێکەت دراوسێ دوکانەکەتە لە بازاڕە بەیانی تا ئێوارە دراوسەی دوکانتە قسە لەسەر دەکات دەتشکێنێ غەیبەتت دەکات دەیبیستێەوە پێی ناڕەحەت دەبی دراوسەی دوکانمان هەیە دراوسێمان هەیە دائیرەیە لە ژوورێکا لەگەڵ تا فەرمانبەرە ئەوە دراوسێتە تا لەوێ دای مێزەکەتان بەیەکەوەیە کورسەکەتان بەیەکەوەیە دراوسێ هەیە لە مزگەوتە ئێستا جەنابتە هەموو دراوسێ یەکن لە تەنیش یەکەوەی دەبێ ئاگال لێبێ حتا کە نوێژەکەت دەکەی زیکرەکەت دەکەی تێک نەدا خوشکێکمان لە ماڵەوە هاتوو بۆ مزگەوت دەبێت لە مزگەوتی ئافرەتانە بە قسە و باسی کراسەکەت بە چەند کڕی و کەی دەچی بۆ نەورۆز و خەیاتەکە لەکوێیە بە تۆ هاتووی بۆ مزگەوت یان کچەکەت کەی بە شوو دەدا و کوڕەکەت کەی ژندێنێ ئافرەتیشکەی بەڕێز کە دێ بۆ عیبادەتی ماڵی خوا فەقیرە نەیزانی خوتبەکەش باسی چێ بوو ئەبێ ئەم دراوسێت ئازار نەدەی بە زمانت ئەوە دراوسەی ناو نوێژ و مزگەوتە دراوسێت هەیە لە ناو ئۆتۆمبیلدا جەنابەت بۆ شوێنێک دەچی سعاتێک لە ناو پاسەکەدای تەکسیەکەدای 3 سعات والله من زۆر هاتوچەی بینی سلێمانی هەولێرم بە پاس و بە تەکسی کردووە بڕواتان هەبێ هیوا هەیە یا ڕەبی ناتە تەنیشتەوە ئەتم مێشکت بەردەبێتەوە ئەو هەموو ڕێگانە دێڵێ بخەوی نەدێڵی ویر لە شتێک بکەیتەوە نە شتێک بخوێنیتەوە نە خەڵکێکی ئیستیفادە بکە هەیە زیکر و فکرێکی خۆی هات تەسبیحاتێک ئەوە حتا هەیە هەر قسە دەکا هەر قسە نەقسە نابڕێ بەخوا ئەو دراوسیانەی نا و پاتەکسی و پاسە فەقیر هەموو بێزارن بەڵام چی بکەی خۆ بە شەڕی لەگەڵان ناکەی ئەمە ئەگەر ئەهلی شەو نوێژیش بێ ئازاری دراوسێکەیدا بە پرسیاری زۆر وتیان ئەو پێغەمبەری خوا ئەوە هەموو دراوسەکانی بێزارن لە دەستی پرسیاری زۆر دەکا دیار نەبووی هاتێ ئەوە لەکوێ بووی میوانت هەب بۆ کوێ چووی خێر بوو ڕۆیشتی خێر بوو ئەم شەو لە ماڵ نەبوون کاکە پێویست ناکات تۆ بزانی من لەکوێ بووم بۆ کوێ چووم میوانت هەبوو ئەو سارەیە چێ بوو بۆچی هاتبوو بۆ خوازبێنی هاتبوو ئیشی چی هەبوو قەرزی دەویست ئەوە میوانە و هاتووە پەیوەندی بە خۆمەوە هەیە خزم بێ بێگانە بێت چ پەیوەندی بە تۆوە هەیە بزانی بۆچی هاتووە شتێکت کڕی ئەو سارێت بە چەند کڕی ئەوە چۆنت گۆڕی چەند سەرڕادایەوە چۆنت کڕی بە چەند کڕیت ئەگە پێویست بێ بۆ خۆی پێت دەڵێ حەز دەکا خۆی بەستەنها خۆی بزانێ وازی لێ بێنە عەلاقەیەکت پێ بوو هەیە ئافرەت هەیە بەخوا لەو گەڕەکە شەعبیانەی خۆمان دەپرسێ ئەو عەلاقە چی تێدایە کابرا بێت دوای مەغریب درەنگێک خوا بکەم بازی فڵان کەس ڕۆیش پێتە ژوورەوە حاجی ژنە فڵان کەس ڕۆیش پێتە ژوورەوە ئەمجا فەقیرە لە ترسانە وەکو مەفرەزەی مرور بۆ ئیساقی بێ ئیجازەت دانیشت بێ وازی لێ بێنە
لەولا شەو تەسبیحات دەکا و دەیڕێسێت لەم سەر بۆ ئەو سەر و پارس سیاری شەو نوێژ و ڕۆژی شەعبان و شەشڵان و نازام کوێن لێ دەکا فەرمویان ئەی پێغەمبەری خوا تؤذی جیرانها بلیسانها بەخوا زمانەکەی بۆتە ئاگر بۆ ئەو دەرو دراوسێی نایە لە خەڵک ئیسراحەت بکە بەو پرسیارە زۆرە بێمانایانە پێغەمبەر فەرمووی لا خەیڕە فیها خەتێکی سوودی بەسەرا بێنن هیچ خێرێک لەو ژنەدا نییە هي من أهل النار أو كم مردة شتت جهنم أو أهل جهنم شاو اللي بريزان برسيار أولي وتارة كمان لقل آخر آيكا أو نيوش خوينة شيء كده شتت دوزخ أما نكهر نيجي فرض أهل الشو نويش بلام لا خير فيها چونك نويجك هيج كاري قليل سرجياني نبو ئەو دراوسیانی ئازار دەدا بەس بە زمانیش بە زمان نەهێژی سراحەت بکەن و ماڵەکەی بەرچاو خستن هەیە گەڕەکەکەی لەبەر زمانی ژنی دراوسێکی جا بەخوا پیاویش هەیە نەگەر بەم ژنان حەدیسەکە لێرەدا باسی ئافرەتە بۆیە خۆشەویستەکەم ئەگەر نوێژت خوێند بۆی پێی بچێ بەهەشت با لە کردارەکانی دەرەوەی مزگەوتماندا ئینشاءالله ڕەنگ بداتەوە